ئەمە دیمەنی ژیانی سەختی گوندنشینانە لە سنووری ئیدارەی سۆران لە وەرزی سەرماوسۆڵەدا. زۆرێک لە ڕۆژەکانی وەرزی زستان بەفر میوانی گوندنشینانە. لەگەڵ هاتنی وەرزی سەرما لە ناوگوندەکاندا ژیان بۆ ماوەی چەند مانگێک سەخت دەبێ. بەفر سەرماوسۆڵەی زۆر لەگەڵ خۆدا دێنێت و بۆ ماوەیەکی درێژ دەمێنێتەوە. حکمی ئەوەی ناسێش شاخاویە زیاتر بەفر ئەگرێتەوە ئێرانە، گرفتی هاتوچۆ و ڕێگاوبانی بۆ دروست دەبێ. ئەگەر تیمەکانی پاکەرەوە زووتر فریا بکەون باشتر نایێرە ڕێگاکە ببەستێ. من بەخۆم یەک هەفتەیە ئاون نهاتیە، یەک هەفتەیەکە ئاوی من نییە، گیرایەوە بەستیتی نایە، هەر ئەمن بەخۆم خۆ برێم. لە ڕووی خزمەت گوزاریش بەخۆ ئاگادارن بەرمیلە نەفتەشانێدا لە پایزەوە تا ئێستا خەرکەکە ئەگەر ڕوو لە دار و درەخت و شتیوانە نەکا هیچ شتێک نییە گوزەران پێ بکەن. لایەنێکی سەرەکی ژیانی گوندنشینان سەرقاڵبوونە بە ئاژەڵداریەوە. هەر بۆیە بارینی بەفر وا دەکات ئەرێکیان قورستر بێ، چونکە ناتوانن ئاژەڵەکانیان ببەنە دەرەوە و ڕۆژانە دەبێت چەند جارێک ئالیچیان پێ بدەن. ئەرچیان زۆر قورسە لەبەرەوەی ئەرچی دستانە مثلە ئەلعان تقریبا دەوری 4 تەنە جۆمەهینایە، لەوانەیە پاشی 10 ڕۆژی دیکە دەبی 4 تەنیت کە بینم. یەک لۆریەک و نیو کامێکردن دەبی زیاتری دی بکڕم. جا لەبەرەوەی هەر تقریبا زۆر یەوێتن، یانە هەتوو ئەرچی دستانە زۆر قورسترە لە هاوینە. لە کاتی بەفربارین هاتوو ماریات نەتوانی پیسە دەرەوە، دەبێت و ئیلا بە خێوەکەی کاو زۆی بدەیە یان چروی بدەیە، ئەو شتانە دی بدەیە بەعام، ئجا دەبی سێزەمەشی بدەیە. زۆری بەفربارین و شەختەبەند وا دەکات. زۆرێک لە گوندەکانی ناوچەکە بۆ چەند ڕۆژێک ڕێگاوبانەکانیان گرفتی هاتوچۆی بۆ دروست ببێ و پەیوەندیان بە شارەکانەوە بپچڕێ. ئەوەش دەستخستنی هەندێک پێداویستی و خواردن بۆ گوندنشینان سەخت دەکات. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گەرەوان لە خەزای ڕەواندوز.